خۆشەویستان لەم هەفتەیە لە ئاری گەیمینگ کۆمەڵە بابەتێکی نوێیان بۆ هاتووە لەناو وێبسایتی ئاری گەیمینگ بەردەستە واگەر ڕۆژانە حەز دەکەی بزانی چ شتێکی نوێ لە ئاری گەیمینگ بەردەستە دەتوانیت سەردانی وێبسایتی arigaming.com بکەیت لە براوزەرەکە لە گوگل هەر بنووسن ئاری گەیمینگ وێبسایتەکەیان دەدۆزیتەوە ئاگاداری تەواوی بابەتەکان دەبی بۆ نرخی بابەتەکانیش دەبی بۆ نمونە پلەیستیشن 5 پرۆی نوێ ئێستا لە ئاری گەیمینگ بەردەستە مێتاکوێستی 3S کە هێدسێتێکی نوێیە تازە مێتا بڵاوی کردوتەوە ئێستا لە ئاری گەیمینگ بەردەستە وەروەها باگێکی نوێیان هەیە کیبۆردی بڵەدی نوێیان هەیە ماوسی بڵەدی نوێیان هەیە وەرە کیبۆردە هەرە بەناو بانگەکەی گلۆڕیسیان لایە کە شێوەی زۆر جوانە ڕاستە نرخی گرانە بەڵام یەکێکە لە باشترین کیبۆردەکان وەجگە لەمانە تۆنێک بابەتی دیکە لە وێبسایتی ئاری گەیمینگ بەردەستە لە دوکانی ئاری گەیمینگ بەردەستە سەردانی سۆشال میدیام بکەن یان بڕۆنە وێبسایتی ئاری گەیمینگ لە ڕێگەی ئۆنلاینی شۆرتوان شتەکان داوا بکەن دەگاتە هەموو شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 01 ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 228 لە بەرواری 22/11/2024 کە تاریخێکی جوانە لەگەڵتانم. من ژیرم بێگومان دەمناسن نامناسن لەوانەیە بمناسن لەوانەیە نەمناسن لەوانەیە یوتیوبەرێکی نوێ بم لەوانەیە یوتیوبەرێکی کۆمم زۆر خەڵکم دەریژی تۆ ڤیدیۆ بڵاو ناکەیەوە زۆر خەڵک بەم دەرێ ئەم شای خۆم دەکەم لە هەفتەی ماوەی 2 هەفتە 3 هەفتە پێشترێکی چەند 5 ڤیدیۆ 7 ڤیدیۆم بڵاو کردەوە دەرم خوا ڤیدیۆکان ملو خەڵکی ناڕە لۆ خەڵک وارەزانم ڤیدیۆ بڵاو ناکەمە تەماشام کرد بەڵێ ڤیدیۆکان لە بۆ خەڵکی ناڕات چکە ڤیوشیان زۆر کەمە تکا دەکەم بەداگرتنی دوگمەی لایک هاوکاریی گەوری چڵانی ژیر دەکەن سپاسان دەکەم بە ئەڵلقەیەکی پرزانیاری و پڕ بابەتی خۆش بێکۆ بگۆڕینەوە بارەس پێ بکەن. لەم هەفتەیە یەک یاری گەورە بڵاو کرایەوە ئەوی ژیاری ستۆکەر 2 هارت ئۆف چێرنۆبڵ کە بەداخەوە یاریە نمرەیەکی کەمی بەرزتێناوە بەڵام نمرەکەمەکەی پەیوەندی بە کواڵیتی یاریەکەمە نییە دەڵێن یاریەکە خۆی یەکێکە لە یاری ناوازەکان بەڵام بەهۆی کێشەی تەکنیکیەوە یاریەکە نمرەی 74 هێناوە گەیمەرانش 7.7 پێدا گەورەترین ڕخنە لە یاریەکە جیرابێ بێگومانەوەیەکەوە یاریەکە کێشەی تەکنیکی یەکجار زۆرە تەنان هەندێک دەڵێن هەر یاریەکە ناتوانێت بیکێنە دەڵێن یاریەکە ناکرێتەوە هەندڵێن کوێستەکان کێشەی هەیە جاگەر حاڵەتی کێشە بگاتە سەر کوێستی مەرحەلە واتە ناتوانانی مەرحلەیەک بچێت پێش بەڕاستی یاریەکە لە وێران دەکە ناتوانانی یاریەکە بکەم هارت ئۆف چێرنۆبڵ دەڵێن یاریەکە ئۆپن وۆڵدەکەی سەرنجڕاکێشە جیهانەکە و کەشوەوەیەکی جوانە بەڵام یاریی قورسیشە زۆربەی و کەسانی کە ڕیڤیوان کردو هەر هەمیان لەسەرەوە کۆکن دەڵێن یاریەکە قورسە نەقورسە زۆرش قورسە واتە بە شێوازی قورسە هەم گەیمەرێک لەوانەیە ناتوانێت یاریە بە ئاسانی ئەنجام بدا بینە پەرسای خۆتان فۆڵاوت بێ ئەوەی دەستت بگری بێ ئەوەی شتێکت پێ بڵێ فڕداتە ناو دنیایەکەوە لە برسان دەمری بەردەوام شت بۆ خۆی چەک و تەقەمەنەکانت بەردەوام تێک دەچن لە ناو دەچن دەی بەردەوام نوێیان کەیتەوە یاخۆ سەرچی نوێ پەیدا بکەی گولەست نوردارە و هەموو شتێکیش وێری هاردە لە لەوروبەرت و لە هەمان کاتدا ئاکەش و هەوایەکە خۆشی نەوەوی پێکەوتووە چێرنۆبڵە ڕووداوی چێرنۆبڵ تەنانەیە 20 بێت نەبیستوە شوێنەیە و تا ئەو وێزگا ئەتۆمیە بوو کە تەقیەوە تێیدا یورانیۆم بەسەر تەواوی شوێنەکە دابەش بووە وای کردووەکەوە هەم بوونەوەری لەو یاری هەم بوونەوەری ناسروشتی دروست بێ و هەم مرۆڤەکانیش بە شێوەی گروپ دانێ بتکوژن ئەوە تقریبا بە کشتیەوە یاری ستۆکەر دووە جا سێ یاری پێشتری ستۆکەر لەسەر پلەیستیشن و ئەکسبۆکس و پیسی ئێستا بەردەستن بە شێوەی کۆلێکشن بڵاوکرێنەوە بەڵام ستۆکەری یەکەم ئەو یاریەکەوە گەیمەرانی پیسی زۆر حەز دەکەن دووبارە سێبارە ئەنجام بدەنەوە جا بەشی دووەم دڵن لە ئاست چاوەڕوانیەکانمانە وەکو گەیم پڵەی و چیرۆک وشت بەڵام دڵن کێشەی تەکنیکیەکان یەکجار زۆرە بۆیش ئەگەر کەیفت بەو یاری دێم نتوانە سە گەیم پاس تاقیەوە گەرنا وەکو من نەم کردووە و ناشیکەم تاوەکو زۆر بەهێر زۆری کێشەکان چارەسەر دەبێت بینە پێرسایی خۆتان ئەپدەیتی ڕۆژی یەکەمی ئەو یاری کە بڵاو کرایەوە 140 شتێک گیگا بوو ئەپدەیتی ڕۆژی یەکەم واتە تەواوی یاریەکە ئەپدەیت کراوەتەوە ئاردن لە ڕۆژ یەکەم پاچێک ئەپدەیتێک دێت کە چەند گیگایەکە بۆ بەشی گشتی کێشە یاریەکان چارەسەر دەکەن بەڵام ئەوە بە کاملی یاریەکەش دووبارە ئەپدەیت کراوەتەوە بەڵام هێشتا کێشەی تەکنیکی زۆر ماوە سەو چاوەڕێمە لە چەند هەفتەی داهاتوو زۆربەی کێشەکان چارەسەر بکرێت و حەز دەکەم لەسەر ئەکسبۆکس سیریەس دەست بە یاریەکە بکەم و دەمەوێت ئێوەی خۆشەویست بپرسم چێ کردیتی چێ بەنیازە بیکات چێ ستۆکەری هەر کردووە تاوەکو ئێستا لە کۆمنت ئەو گەیمەرانە دەمەوێت بدۆزمەوە هەر قسەکردن لەسەر ئەو شتانەی کە زۆر مەزبوط نییە و کێشەی زۆرە یاری مایکرۆسۆفت فلای سیمیلەیتەر بە فەرمی بڵاو کرایەوە لە هەفتەی ڕابردووش وتم و یاریە بڵاو دەکرێت و کەرتی
مایکرۆسۆفت زیرۆ مارکتینگی لە بۆ کردی سفر مارکتینگی 1000 یاریەکە ئێستا بەردەستە کە تیم مایکرۆسۆفت هەر ناڵێ یاریەمان بڵاو کردەوە یاخود تڕیلەرێک شتێکی لەوە بڵاو ناکاتەوە کە سەرنجڕاکێش توێژبی جیهان بتەقێنێتەوە کە یاریی زۆر بەناوبانی شەسکو یاری ڕابردی زۆر سەرکەوتوو بوو یاری مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر 2024 بڵاوکرێتەوە تاوەکوێستە یەک ریڤیوەری جیهانی نمری پێنەدا تەنانەت ویندۆز سنترال ریڤیو کردە کەچی نمریان پێنەدا بەهۆی ئەوەی دەڵێن ئەو یاریێش بە هەمان شێوە کێشەی تەکنیکی 1000 زۆرە پێویستی بە ئابدێتی زۆرە ئینجا پێتان بڵێم یاریەکە بکەم گەیمەران کردویانە نزیکی 80 کەسێک ریڤیویان کردووە لەسەر مێتاکریتیک گەیمەران نمری 4.7 پێداوە زۆربەی کۆمنتەکانم خوێندە دەڵێن یاریەکە زۆر نایابە شتی تەکنیکی زۆر جوانی بەکارێناوە بەڵام بەهۆی کێشە تەکنیکیەکانی ناتوانانی یاریەکە بکەین ناتوانانی گەشتێکی بمان مەزبوطی ئەنجام بدەیت سو گەورەترین کێشەی ئەو یاری کێشی تەکنیکیە ئەوە نازم لە بیرتانەیە خودنا ئەوە چەندەم یاری ئەکسبۆکسە بەهۆی هەبوونی کێشەی تەکنیکی بڵاو دەکرێتەوە ستۆکەر تازە باسم کرد مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر بە هەمان شێوە پێم وابی باشترین یاری ئەکسبۆکس کە بڵاو کراوەتە کەمترین کێشەی تەکنیکی هەبووە لە ماوەی ڕابردوو پێم وابوو بلاک ئۆپس 6 بوو کە یاری ئەکتیڤیژنە تەنانەت کێشەی تەکنیکی نەبی زۆربەی یاریەکانی مایکرۆسۆفت سی فریمن کە بڵاو دەکرێنەوە سەر ئەکسبۆکس سیریز ئێکس دواتر دەکرێنە 6 فریم ستارفیلد بە هەمان شێواز وا بوو ئەوانە کێشەیان زۆرە پێم سەیرە ئەو زۆرە یاریە زەبەلەحانە بڵاو دەکرێتەوە کە کێشەی تەکنیکیان زۆرە ئەوکە یاری دەبی کێشەی هەر هەیە ئێستا حالیە بەڵام کەمان مایکرۆسۆفت پارەی دنیایەت هەیە لۆ یاریەکان بۆ شێوازە بڵاو دەکرێتەوە دوای دەژن گەیمەرانی ئەکسبۆکس دەڵێن بەردەوام ڕەخنە لەمە دەگیرێ پێم ناخۆشە من عاشقی یاری ڕابردی مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر بووم خۆتان لەبیرتانە چەندین بەشم لە یوتیوبیش بڵاو کردەوە حەزم دەکرد دەست بۆ یاری بکەم بەڵام یارێک کێشەی تەکنیکی هەبی کاتی خۆم پێ ناکوژم تاوەکو یاریەکە کێشەکانی چارشە دەکە ئینجا دەیکەم یارێکە بەڵێ ئێستا بەردەستە بەڵام کێشەی تەکنیکی زۆرە چاوەڕێکەکان تاوەکو زەبە کێشەکان چارەسەر دەکرێت ئینجا ئەنجامی بدەن و ئەم ڕۆژ دیڵسێکی نوێ بڵاوکرایەوە لە بۆ یاری ستار وارز ئاڵدۆس بە ناوی لاندۆ ستۆری واتە چیرۆکی لاندۆیان زدکردێکە کەیفت بە ستار وارزی دێ کارکتەری لاندۆ یەکێکە لە کارکتەرە بەناوبانکانی جیهانی ستار وارز کە ساحبی ئەو کەشتیە بەناوبانگەکەیە کە ناوەکەی ئێستا نەزانم لە بینێ ماندەلۆریان نییە لۆم نایە ئەوکەی عاشقی ستار وارزیمە کەچی ناوی کەشتێ بەناوبانگەی ستار وارز نەبوو نایە ئەو کێشەی منە بەردەوام شتی لە بیر دەکەم ئێستا حالیان مهم ئەگە ستار وارز ئاڵدۆست کردیان بەتەمای بیکەین هەز دەکەی بیکەین لە پلانتە بیکەین دیڵسێکی هەیە دیڵسێکەش ئێستا بەردەستە ئانای فالکن بۆ بزانم هەڵدام بێمە لای هەواڵی یاریەکان و گەورەترین هەواڵی ئەم هەفتەشمان کە بێگومان من ڤیددیوەیەکی تایبەت شم بۆی بڵاو کردوێتەوە واتە لێرە زۆر کاتی پێ ناکوژم لە بەرەوەی لەوێ زیاتر باسم کرد ئەگەر هەستان بۆ زیاتر باسی کەم با باسی یاری ساڵ بکەن کاندیدانی یاری ساڵ ئاشکراکران هەریەکە لە ئاسترۆبۆت بەلارتۆ بلاکمت وۆکۆنگ ئێڵدن رینگ شادوز ئۆف دی ئێرت 3 فاینل فانسی 7 ریبرت و مێتافۆر ریفانتازیۆ ئەوانە ئەو شەژیاریە کاندیدی یاری ساڵن کە بەڕاستی ساڵێکی زۆر باش نییە بۆ ڤیددیو گەیم 2023 پێم وابوو ساڵێکی باشتر بوو ئەو ساڵ یاریمان هەبوو بەڵام یاری زۆرمان نەبوو بەدەگەر سیرکەی مەسەلەن ئاسترۆبۆت خۆی یارێکی زۆر گەورە و زەبەلاحنی یارێکی بچووکە بەڵام یاریشی ناوازەیە بەلارتۆ یارێکی کارتگەیمە من لە ڤیددیوەکەش باسم کرد کە من نەمدەزانی و یاری هەرهەشە سێرچێکم کرد بینیم یارێکی کارتگەیمە یاری کارتگەیم ئۆکەی بلاکمت یارێکی زەوەلاها شادۆ ئۆف دی ئێر 3 ئەلدەرنجی هەر DLC و یاری تەواو نییە کەچیکان دیشکراوە لەبەرەوەی قانونەکەیان وایە دەیخوا ئەگەر یاریەکە درێژبی و ماوەکەی بە نزیکەی پاش 6 ساعتێک یان مەقەدەر یارێکی گەورە بزەبرا بەڵام بە پێش بەبێ ئێڵدن رینگ یاریەکە ئەو یاریت پێ ناکرێن و دەنان لە ئێڵدنیش دەبی زۆر چوبێ پێشی دەتوانی بچێنەوە DLC بەو شێوازە زەحمەتە فاینل فانتسی 7 ریبرت بەڵێ یاریی زەبەلاها بەڵام مێتافۆر ریفانتازی و یاریی ئیندی بچووکە یعنی زۆر زەبەلاح نییە و یاریش مهم ساڵێکی زۆر باشنە و بەڕاستی لە بۆ دنیا ڤیددیو گەیم یاری زەبەلاحمان هەبوو بەڵام یاریەکان بەگشتی زۆر باش نەبوون یانیش باش بوون بەڵام بەو ئاستە نەبوون سە بلاکمت یارێکی باشە بەڵام لەو ئاستە نییە بە ڕای من نشتە کاتی زیاتری تێدا ماوە بکرێ و مەرحەلەکانیشی زۆر بەدڵم نییە دەبەرەوەی زۆر کۆپیستیدا یاخۆ زۆر دووبارە تێدا هەماشت دووبارە دەکەیتەوە ئاوەکو یاریەکانیت کە نییەکەوە لە مەرحەلە شتی نوێت پێ بڵێ شتیان بەتەواوی یاریەکە بگۆڕتە مهم یارەشی نایابە پێم وابێ شایانی ئەوەیەکەوە کاندید بکرێ بەڵام باوەڕ ناکەم خڵاتەکە باتەوە من پێم وایە لە ڤیددیوەکەش باسم کرد پێم وایە یان بەلارتۆ دەیباتەوە چکە خەڵکەکی زۆر باسی دەکەم من نازانم لەبەرچ بەلارتۆ دەیباتەوە یان ئاسترۆبۆت یان مێتافۆر ریفانتازیۆ ئەگەرێکی زۆری هەیە بیبە یان ئاسترۆبۆت بیبێ هیوادارشم ئاسترۆبۆت بی بچکو یاری پێم وابێ لەو ساڵ لەو یاریە باشترم نەکردیە وەکو خۆم زۆربەی یاریانی کە بڵاوکردن و کردی شتم ئاسترۆبۆت هیوادارم بیبە تۆنێک کاندیدی دیکەشە بوون بۆ منە GTA 6 لە بۆ خەڵاتی
باشترین چاوەڕوانکراوترین یاری ساڵ کاندید کرا من پێم وابی خەڵاتەکە دەبە لەبەرەوەی GTA 6 بێگومان دەبتە دووەم خەڵاتی GTA 6 کە لە ئێستاوە بیبە جا کێشەیەکی هەیە ئەگە سەیرێکی لیستێک بکەین کە لە ئۆنلاین بڵاوکراوەتەوە لە ساڵی 2013ەوە تاوەکو 2024 Xbox یەک یاری کاندیدی یاری ساڵ نەکراوە کەچی مایکرۆسۆفت خاوەنی زۆرترین IP ئێستا خاوەنی زۆرترین یاریشەوە تۆنێک یاریشان کڕیوە لە 2013 4 5 16 17 18 19 20 21 22 23 و ئەم ساڵ 24ش Xbox یەک دانە یاریان کاندیدی یاری ساڵ نەکراوە لە 2013 ئەگەر لە 13 حسابکەین لە 13 سۆنی لاستەڤەسی کاندیدی یاری ساڵ کرا لە 14 سۆنیش بە هەمان شێوە هیچ یاریێکی کاندید نەکرا لە 2015 بلەدبۆرن کاندید کردنە بلەدبۆرنی فۆم سۆفتوێرە بەڵام سۆنی خاوەنی آیپیەکەیە لە 2016 ئەنچارتد 4 کاندید کرا لە 2017 هۆرایزن 2018 دوو یاری سۆنی کاندید کرا سپایدرمان و گارۆڤوار بوو لە 2019 یاری دێت ستراندینگ بوو لە 2020 لاستەڤەس و گۆست ئۆف تسوشیما دووبارە دوو یاری سۆنی 2021 ڕاچێتن کلانک بوو 2022 دووبارە دوو یاری سۆنی کاندید کران هۆرایزن و گارۆڤوار 2023 سپایدرمان 2 2024 ئاسترۆ بۆت واتە سۆنی بەردەوامە لە بڵاوکردنەوەی ئەو یارانەی کەوا یان کاندید دەکرێن یان کەڵاتەکە دەبنەوە نیتیندۆش بە هەمان شێوە زۆربەی ساڵەکان کاندید کراوە بەڵام Xbox بەداخەوە بۆ ساڵێکی دیکە کە بوویتە ترێن بەڕاستی ساڵ بە دوای ساڵ دەڕێن ئەو ساڵێکەوە مایکرۆسۆفت یاریێکی کاندیدی خەڵاتی ساڵ دەکرێت کەچی ناکرێ ئەوە چەند ساڵێکە نزیکەی 11 ساڵێکە مایکرۆسۆفت نەیتوانیوە یەک یاری Xbox بگەێنێتەوە ئاستێکەوە کاندیدی یاری ساڵ بکری کە بەداخەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت خاوەنی تۆنێک آیپیە Xbox خاوەنی تۆنێک آیپیە هیوادارم نەداهات و بتوانن یارێک بڵاو بکەنەوەکەوە کاریگەری وا گەورە دروست بکە ستارفیلد ئەگەر پەلیان لێ نەکرد بە تۆزێک بە عاقڵتری شانسە کرد بە کاندیدی یاری ساڵ دەکرێت و پێشمە بە خەڵاتەکەش دەبێت بەرەوەی بەتێزدا ستودیۆیەکی زۆر بەهرەدارن بەس پێم سەیرە Xbox زۆر بێشان سەرۆشتانە ینی ستودیۆ دەکڕی پارێکی زەبەلاحی پێدا بەڵام لەبەرەوەی ئەو چێژ و تامەیان نییە ئەو هەستەیان نییە کە ئەو یاریە دەتەختەوە یان ناتەختەوە ینی وەکو سۆنینە سۆنی دەزانی یارێک دەتەختەوە یان ناتەختەوە گرنگی پێ بدەیان گرنگی پێنەدا تۆزێک لەو لایەنەی خۆپارێزن سۆنی هەم زۆری یاریەک ناکردن و هەم زۆری یاری بڵاو ناکەنەوە ئەچنە فەڵتەشیاندا و ساڵ لە بۆ یاری کۆنکۆردی بەڵام بەگشتیەکە سەیری ئەو لیستە بکەن دەزان کا سۆنی لە بەرەمێنانی یاری فەرست پارتی خۆیان چ کارێک دەکەن و ساڵی وهەیە دوو دانە یاریە عنی 2018 و 2022 لە ماوەی 3 ساڵ دوو یاریان کاندیدی یاری ساڵ کەواتە یاری خۆیان نفسی یاری خۆیان دەکرد لەو لایە شتێککە نیتیندۆش بە هەمان شێوە ساڵ هەبوو دوو یاری خۆیان کاندید بووینە بەڵام مایکرۆسۆفت لەو لایە Xbox لە یەک یاری کاندید هیوادار مەساڵەکانی داهاتوو یاریی Xbox بین کاندید بکرێم و خەڵاتەکەش ببا ئێستاوە GTA 6 خەڵاتەکی بردەوە بەڵێ لە کۆتاییدا GTA 6 بڵاویش نەکراوەتەوە کەچی خەڵاتەکی بردەوە خەڵاتەکانی گۆڵدن جۆیستیک ئەوەرد ئاشاکراواتە دەستچی زێڕی لە بۆ ساڵی 2024 کەوا یاری GTA 6 کاندید کرا وەکو most anticipated game چاوەڕوانکراوترین یاری ساڵ وتوانی خەڵاتەکەش ببا و پێم وابی لە گەیم ئەوەردز ئەو خەڵاتە هەردەبا واتە لێستا هێشتا بڵاو نەکراوەتەوە دەبتە خاوەنی دوو خەڵات ئێستا خەڵاتە چیە و لە 12 کاتێکە گەیم ئەوەردز ئەنجامدرا پێشەمەی بێنە ئەویت کێ پێم وابی خەڵاتەکە دەبا جا یەکێک لە دیڤلۆپەرەکانی ڕۆکستاری کە زۆر بە کەمی دەبیندرێن لەبەرەوەی ئەوانە بەردەوام بزرن قسە ناکەن یەک لە دیڤلۆپەرەکانی ڕۆکستاری هاتە سەستەیج و چەقسەیەکی کرد زۆر بە کورتی بەڵام چەقسەیەکی کرد وتی ئێمە تیمەکەمان بەردەوامن لە کارکردن لەسەر یاری GTA 6 و زۆر بە توندی و بە بەردەوامی کار لەسەر GTA 6 دەکەن واروا دەڵێ خەریکی دروستکردنی absolutely mind blowing thingsە واتە شتێکەوە مێشکمان دەتەقێنێتەوە سوپرایز دەبین شۆکمان دەکەم واروەها دەڵێ بەڵێنیشتان پێ دەدەم more to come واتە بەم زوانە ناک بەم زوانە دەڵێ more to come واتە بزەبت دەکەم معنای دێ دەڵێ زیاتر بەڕێوەیە جا مەبەستی ترێدەرە مەبەستی وێنەیە مەبەستی شتێکەکە پێگومان ترێری دووەمی GTA 6 لەو ماوەیە نزیکە هەر دەبینین جا سەوگەیشتنە 22 لە مەفتێنێ پێکمان ئەستە مانجی 12 پێشبینیەکانوان دەبتە سەرەتای مانجی 12 باوەڕ ناکەم ئەستە کۆتای مانجی 12 لەبەرە کۆتای مانجی 12 جیان بە زۆر شتی دیکەوە خەریک دەبین دەبی لە کاتێک بڵاوی کە جیان زۆر مەشغوڵ نەبی بەتابەت دنیای ڤیدیۆ گەیم و ئەلکترۆنی و تەکنۆلۆژی
GTA 6 لە ئێستا دوو خەڵاتێکی بردو لە 1-2 هەفتەی دیکە خەڵاتەش کەش دەبا و دیڤلۆپەرەکەی ڕۆکستاری دەڵێ ئێمە خەریکی شتێکین کە مێشکت دەتەقینێتەوە شتێکەکەوە مەبەستەکەی وایە هەرگیز نەتان بینیوە وەروە بەم زوانە شتی زیاتری لەسەر دەزانین بێمە لای یاری ئەساسن کریت شادۆز یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیاند کەوا دەستکاریەکی گەورەی میکانیکی ستێڵفیان کردو ئەتەوە میکانیکی کە بە خۆحەشاردان و بەهێمنی یاری دەکەی کە بە کارکتەری ناوەیە ئەو یاریە دەکەی بەو ستایلە بەو بێدەنجە یاری دەکەی پێ دەوچێت ستێڵف میکانیکیان زۆر دەستکاری کردی کەوا ئێستا دەتوانی دەڵێ ناوێ ئەو کاراکتەرە ئافرەتەکەمان لە پشت دیواری هەز بە خەڵکی دەکە و دەشیان بینیم تەنان دەڵێت دژمنەکان لە ڕێگەی چەندین ئەرک ئەوەوە لە چەندین تواناوە دەتوانی دژمنەکانی خۆت ببینی پێشەوەی هێرشکی ئێسەریان شتی زیاتریان لەسەر دەزانی پێشەوەی هێرشکی ئێسەریان حرەکەیان چۆن بوو چیان پێە و بەرهەڵستیان چۆنە زیاتریان لەسەر دەزانی پلانی خۆدابنێ ئینجا هێرش دەکرێت پێما بیە بەڵێنە لە ها زۆربەی یاریەکانی پێشووی ئەساسن درراوە بەڵام لە زۆربەی هەر زۆر یاریەکانی پێشووی ئەساسن بە تایبەتی زنجیرە نوێیەکەی ئەساسن کرد لەکە لە ئۆریژینەوە دەستی پێکرد ئەو جۆرە بەڵێنیان بە تەواوەتی جێبەجێ نەکردووە پێما بی لە ئەساسن کرد میراج باشترین یاری ستێڵتی ئەساسنمان بینی نەماوێت 1000 کە ستێڵتەکەی زۆر زۆر بەقوتەنان لە میراژی کە لە عێراق بوو ستێڵتەکە بە شێوازێک بوو ئەگەس بە ستێڵت نەبە نەدەتوانانی و مەرحەلەی هەر ببڕی ئاشکرا بای دەمردی ینی نەدەتوان ڕوبەڕوو شەڕی بکەی وەکو ئۆریژین و ئۆدوسی و ڤاڵهاڵای نەبوو هیوادارم لێرەش بەو شێوازەی میراژی بی چونکە ئەساسن واتە ستێڵ واتە بکوش واتە لە تاریکی شەو کوشتن دەکەن نەک هەیکەلێکی گەورەتی گادۆڤۆڕانی بەناوکەی ئەوە ئەساسن نییە ئەساسن واتە ستێڵ واتە بەدزی پلاندانان پێش هێرشکردن بەو شێوازەی زۆر بە ئاسانیەکە ئاشا بیدی بمری لەبەروی ئەساسنەکە ئیوەیەکەوە بە ئاسانی دەمری ئەگەر ئاشا بکرێ ناوی ئاشا بکرێت ئەو ئەساسنا هەوشەی ئەساسن بکوش لە تاریکی ئەومانەیە دەدا وا قسەکردنەسە ئەساسن کریدی ئەپدەیتێکی سوپرایز لە بۆ یاری ئەساسن کریت سندیکیت بەردەستخرا ئێستا لەسەر پلەیستیشنەکان ئەکسبۆکسەکان وەربا بێگومان ئەپدەیتەکە پیسیش دەگرێتەوە بەڵام پیسی بەخۆی هەروا بوو ئەویش 6 فرێمە بەشێک لە کێشەکانی یاریەکەی پاچ کراوە لەگەڵ ئەپدەیتی 6 فریم ئێستا لە ستەوای کۆنسۆڵەکان و پیسی بەردەستە واتە ئێستا یاری ئەساسن کریت سندیکیت دەتوانانی بە 6 فریم بە 6 FPS لەسەر پلەیستیشن ئەکسبۆکسەکان بیکی ئەکسبۆکس نوێەکان و پلەیستیشن نوێەکان دەگرێتەوە بێگومان جا دڵخۆشم و حەز دەکەم تاقیکەمە من تاوەکو ئێستا یاری ئەساسن کریت سندیکیتم نەکردووە ئەساسنەکانی کەم کردیەک و دووسێم کردیە بلاک فلاگم زۆر خۆش دەوێم یونیتی هەر عاشقیمە بەڵام سندیکیتم هەرگیز نەکردیە میراج ئۆریجینم زۆر خۆش دەوێم ئۆدەسی هەر یەکجار زۆر کات نابەسەر بردیە هەڵام تاوا کردیە بەڵام زەبەدڵم نەبوو میراج بە هەمان شێ تاوام کردیە و کۆتاییەکان بەدڵم بەگە ناخۆی یاریەکە بەکو میکانیک و شەڕ زۆر باش بوو سەو کاتی ئەوەی بچمە ناو سندیکیتی و بێگومان چاوەڕوانی شادۆسشمە لە بۆ ساڵەچکە سەو ئەگەنت کردیە سندیکیت PlayStation 5 هەیە PlayStation 5 Pro هەیە Xbox Series هەیە Xbox Series X هەیە ئێستا کاتێتی ئەو یاری ئەنجام بدە هەر قسەکردن لەسەر خەڵاتەکانی گۆلدن جۆیستیک خەڵاتەکان چێت براوە بوو بێگومان یاری بلاک میت ووکۆنگ براوە بتوانی خەڵات یاری ساڵ ببە یاخود Ultimate Game of the Year ببە کە دڵخۆشم بەکوتم دڵخۆشم حەز دەکەم خەڵات ببە یاریە بەڵام پێم وایە ئەو یاریە پێویستی بە زۆرشتی جیاوازترە مەرحەلەکانی تۆزێک پێم وابی زۆر دووبارە دەبتەوە تۆزێک زۆر دووبارە دەبتەوە یانی قسەی قۆڕ مەرحەلەکانی تۆزێک دووبارە بوونەوەی پێوە دیارم مەسەلەن زیاد لە حەد لینیەرە وەتە لینیەرە خۆی یاریەکە من دەزانم ئەوە لینیەرە ینی ئۆپن وۆڵد نییە ئۆکەی بەڵام لینیەرەکەشی زیاد لە حەدە مەسەلەن بە شێوازەکە کەوا ناتوانین بەسەر بەردێک شکەی دەبی لە لێ خەتی ڕاست بڕۆی ئەو یاریە بۆسفایتەوە تەسێ ژوورە بۆسفایتە دێدەری لەسا هەیە بۆسفایتە هەمی بۆسفایتە لەما بینەکەی تۆزێک هەر دژمن دانرا و سیستمی قورسەکەشیم زۆر بەدڵ نەبووە لێ من تۆزێک ڕخن لە بلاکمت بۆ کۆنجی دەگرم هەندێک قورسی هەیە زیاد لە حد بێمانەیە یعنی چێژی نییە وەکو ئێڵدن ڕینگ نیە ئێڵدن ڕینگ هەندێک قورسی تێداکە قورسە بەڵام دەتوانین چێ جیانەکە خۆت بەقۆتکەی بێەوە لێرە بێمانایە ینی قورسەکەی بێمانەیە ینی کاتەی یەکجار زۆر بە فیڕۆ بدەیت تاوەکو توانانی یەک بۆز دەبڕین کە من زۆر ڕخنەوەێتەوە کات بە فیڕۆ بدەم کات باش شخصی خۆم دەکەم کاتم کەمە دەمێ یاریەکە بکەم تاویکەم مەزاری ئەوم 2000 بمرم لە شتێک کەمە مەبەستەکەی من ئەوەش نییە کە بمردن لە یاری خراپە بەڵکو مردن لە یاری خۆشە مەسەلەن ناو یاریەکان دەمری فێر دەبی دووبارە دێوە بەڵام نەک تەعزیبەکەت بدەم چێژ لە مردنەکەی خۆت نەبینی چێژ لەوە نەبینی کەشتێکی نوێ فێر بووی ینی بێزار بی وەکو من هەر یاریەکە هەر دیلێتکی و بێدەێنە ناوێت من پێفتاوە نەکرێرە بەرە حاڵەتانە سەو
دڵخۆشم توانی خەڵاتی یاری ساڵ ببە لە خەڵاتێکی دیکە گۆڵدن جۆیستیکت کۆنتترۆلەر یاخود جۆیستیکەوتە دەستکی زێڕی بەڵام باوەڕ ناکەم سوپرایز دەبم مەگەر بێت و یاری ساڵی گەیمۆرجش بە بەڕاستی سوپرایز بێ مەستەر یاری هالف لایف 2 ئابڵای تو یارێکی زۆر کۆنا لەم هەفتەیە یادی 20 ساڵی دەکرێتەوە تەمەین دەبێتە 20 ساڵ یاریەکە بڵاوکراوەتەوە جا ڤالڤ کە دروستکەر و بڵاوکەرەوەی یاری هالف لایف 2 و ڤالڤ خۆشیان خاوەنی فرۆژگای ستیمن لەسەر کۆمپیوتەر و خاوەن و بڵاوکەرەوەی ستیم دێتشنەوە ئامێرە بەنامبانکەنە ئەوان لەم هەفتەیە ئەبدێتی نوێیان لە بۆ یاریەکەی نردیە پاچیانە بۆ نردێک کە لە بۆ گەیمەرانی پیسی یاریەکە ئەبدێت دەکاتەوە و لەگەڵ ئەبدێت بوونەوە کەژەی داشکانێکی وەرگرتووە یاریەکە نرخی $9.99 تا $10 ئێستا واروەها دۆکمنتارێکی دوودێشیان بڵاو کردو لەسەر بەرەمێنانەوە یاریەکە من پلانمە ئەم شەو ئینشاڵڵا سەیری بکەم دوو کاتژمێرێکە بەڵام ئەوەن دەشتە لە ئۆنلاین خوێندمەوە لەو دۆکمنتارێکە زۆر شتێ دەمانەوەی بیزانین ئەوژەوەیە بۆ بەشی سێمی هالف لایف دروست نەکراوە یاخود بۆچی ڤالڤ کێشەی لەگەڵ ژمارە سێ هەیە بۆ منە پۆرتال کە یەکێکە لە بەناوبانگترین یاریەکانی پیسی و ڤالڤ و ستیمی پۆرتال بەشی 1 و 2 هەیە سەی دروست نەکرا هالف لایف بەشی 1 و 2 هەیە سەی دروست نەکرا تەنانەت دیLCەکانی هالف لایف بەشی 1 و 2مان هەیە و سێمان نییە ژمارە سێ لە دنیای ڤالڤ نییە بەڵام چیرۆکەشیان بە شێوەیەکی زۆر قەتع هێشتیتەوە من سپۆیل ناکەم کۆتایی هالف لایف 2 چییە بەڵام ستۆریەکان لە شوێنێکی زۆر ئیزعاج خلاص کردێک وەکو دەکەیەوە نازان چێوە چی بەو ستایلەیە کۆتاییەکەی زۆر ناخۆشە دەڵێن لەو دۆکمنتاری وەڵامی شتاندنەوە بە کورچ وەڵامەکەتان پێ بڵێن دەڵێن دایانویست ئیبداعی نوێ لە گەیمپڵەی وشت بکەن و دایان نەک تەنیا چیرۆکە بجێڕنەوە نەیانتوانێت ئیبداع بکەن و ئێستا پەشیمانن کە نەیان کردووە بەش سێمیان دروست نەکردووە تا لە دوو شتێک دەگەڕان کە زۆر جیهانی یاریەکە و گەیمپڵی یاریەکە باتە ئاسێکی دیکە ئەگەر دروستی ناکەن نازم هالف لایفتان کردی یاخو نەکردێت چیە کردی لە کۆمنت بنووسن من عاشقی بەشی دووەم بەشیەکەمیشم خۆش دەوێت بەڵام بەشی دووەم بەڕاستی ناوازێ پێمابی یەکەم ڤیدیۆگەیمیشە چەناڵ کە کردم کاتی خۆی چەندە ڤیدیۆەکە پێمابی ئێستا دیلیت کرایە یاخود دیلیست کرایە یان پرایڤت کرایە هالف لایف 2 بوو لە بیرمە و لە بیرم نییە بزەبەت پێمابی ئەپدێتێکی گەورەش لە بۆ یاری ستار وارز ئاوتلۆز بەردەستخرا کە مۆدی ستێڵتیان لە یاریەکە کەم کردیتەوە یاخود لە هەندێک بەشەرنیان هێشتووە دەڵێن our first steps in expanding player choice is removing force stealth from all quest objective دەڵێ ئەگەر بەسەرەن هەندێک مەرحەلە هەبوو کە دەبای ئیلا بە ستێڵت بیکەی ئاشکرا بای مەرحەلەکە دووبارە دەبای لە سفر دەست پێ بکەیەوە ئێستا شتیان نەهێشتووە ئەگەر ئاشکرا بی دەتوانین شەڕی خۆت بکەی و لە مەرحەلەکە ڕزگار یاری فاینەل فانتەسی 14 هاتە سە مۆبایلی کە پێم سەیر بووم ئەو ڕۆزانیم کە ترێدێکی 3:50 دقیقە 3:50 سانیان بە بڵاو کردەوە کە ترێگەرەکەی سنجاتشی عنی وەک فاینەل فانتەسی دەچین بە یاریی مۆبایل ناچی بەڵام پرسیارەکەم نەوێت چۆن ئەو هەمە دوگمەی لەسەر مۆبایلی جێ دەکەیەوە بە تایبەتی یاریی وەکو فاینەل فانتەسی کە خۆی یەک تۆنشتی لە شاشەی هەیە سەو چاوەڕوان ڕێمەدی هەندێک زانیاری نوێ لەسەر پرۆژەکانی داهاتی خۆیان ئاشا کرد بە تایبەتیش یاری ئەڵدن وێک 2 بە فەرمی ڕەنگیان کەەوە 1.8 میلیۆن دلاری فرۆشەیە و کنترۆل ئەڵتیمەت ئیدیشن لە 12 مانجی 2025 بڵاو دەکرێتەوە بەشی دووەمی یاری کۆنترۆلیش یاریی ئەکشنی RPG دەبی کە پێم سەیرە دەیکەنە RPG مهم دڵخۆشم و دەڵێ ئەپدێتێکی نوێژ لە بۆ یاری کۆنترۆل بەش یەکەم دەنێرن لە سەرەتای 2025 کە هەندێک بابەت بەردەست دەخا مهم یاری داهاتی کۆنترۆل دەبێتە ئەکشنی RPG یاری کۆنترۆل ئەگەنەتان کردیان یەکێکە لە یاری ئەکشنە هەر ناوازەکان پێشترێک کە بڵاو کرا کێشی تەکنیکی زۆر بوو بەڵام ئێستا یەکێکە لە ناوازترین یاری و من پێشنیازیش دەکەم ئەگەنەتان کردووە تکا دەکەم یاری کۆنترۆل بکەن یارێکی زۆر خۆشی ئەکشن هەرچەندە پەیوەندی بە دنیای ڤیدیۆگەیمەوە نییە بەڵام پەیوەندی بە دنیای یوتیوبەوە هەیە ئەویش کریستیانۆ ڕۆناڵدۆیە کریستیانۆ ڕۆناڵدۆ لەم هەفتەیە لە یوتیوب کە ئێستا بوویتە یوتیوبەر 68.3 میلیۆن سبسکرایبەریشی هەیە وتی چاوپێکەوتنێ لەگەڵ کەسێک دەکەم کەەوە ئینتەرنێت دەتەقێنێتەوە ریکۆردی ئینتەرنێت دەشتێنێ یاخۆ ئینتەرنێت دەشتێنێ بەڵام نەیتوانێ من چەند ئێستا حالیان نزیکەی چەند ڕۆژێکە بڵاو کراوەتەوە 22 میلیۆن بینەری هەیە ڤیددیوەکەی 2.9 میلیۆن لایکی هەیە 53 دیسلایکی هەیە ئەویش مقابلەکەی لەگەڵ مستەر بیستی بوو مستەر بیست بەناوبانگترین و زۆرترین سبسکرایبەری خاوەنی زۆرترین سبسکرایبەر لە یوتیوب بێک مەزبەتان دەزانن مستەر بیست چییە جا کریستیانۆ ڕۆناڵدۆ وتی ئینتەرنێت دەشتێنم نەیتوانی بشتێنی بێگومان لەبەرچی لەبەرەوەی GTA 6مان هەیە ترۆیەری GTA 6مان هەیەکەوە ئەو ریکۆردی ئینتەرنێتی یاخود ئەو ئینتەرنێتی شکان تۆ ئینتەرنێت دەشتێن ئەگە بێت و ریکۆرد تۆمار بکەیت کریستیانۆ ریکۆردی تۆمار کرد وەکو کەسێکەوە زۆر بە خێرایی توانی بگاتە 6 میلیۆن سبسکرایب یاخود بگاتە هەموو ژمارەکان 10 میلیۆن 15 20 25 30 40 50 60 بەسەر ئیگەیشتێ بەڵام ئێستا تۆزێک خاو بووتەوە
بەڵام بە ویستی بەو ڤیددیوە ڕێکۆردیشنی تۆمارکە نەیتوانێت هەرچەندە ئێستا ژمارەیەکە لە ترندنگ لە جیهان ڤیددیوەکەی بەڵام باوەڕ ناکەم بتوانێت ڕێکۆردی جیهانی بشێنەوە نەیتوانێت بشێن چکە نەیتوانێت ڕکابی تڕێری GTA 6 بکە ئابێکمان پێشی ناکرێت بەرە تڕێری GTA 6 هەم ڕێکۆردەکانی یوتیوبی شکاندی و خاوەنی ئەم ڕێکۆردەکانی یوتیوبیشە کە لە ماوەیەکی کاتی گەیشتە 10 میلیۆن 15 20 40 50 60 ئەست نزیکە لە چەند 200 میلیۆن تێپەرداش چیوە مهم ئەوەش کریستیانۆ رۆناڵدۆ بوو کە بەداخەوە من خۆم هاندەری ڕیال مەدرید بووم خۆم هاندەری ڕیال مەدریدم و هاندەری کریستیانۆش بەڵام ئەو مقابلەی کە تەماشام کرد زۆر تۆزێک ئەو بووم لەگەڵی چکە زۆر بە مەغروری ئەوی قسەی دەکاتن بە شێوازەکەەوە ئارەناو سەیری مستەر بیستی بکەن مستەر بیست لە کریستیانۆش دەوڵەمەندتری ئێستا حالیە سبسکرایبەری زیاترە بەناوبانگترە لە کریستیانۆی لە جیهان پێم وابی ئێستا حالێت نازانم لە جیهان لە کریستیانە بەناوبانگتری یاخودنا لەبەرە کریستیانی یوتیوبەر نییە کریستیانی دیاریزانە هەموو کەسێکی سەیری تۆ پێ ناکە بەڵام هەموو کەسێک سەیری یوتیوبیش ناکە دەزانی کەوا مستەر بیستە یاخود منداڵ ئێستا هەموو دەزان مستەر بیست چییە بەڵام شەرت نییە و منداڵە کە سەیری تۆپانێ نەکە بزانێت کریستیانۆ چیە مەبەستەکەی من لەو شێوازەیەکەوە مستەر بیست بەناوبانگتری لە کریستیانە لەو بابەتانە لە بەتابەتی بابەتی یوتیوب شتانە مهم تەماشایەکی مقابلەکەی بکەن 14 خولەکەیکەم لە یوتیوب بەردەستە بێمەلای هەواڵەکانی پلەیستیشن و گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەشم بەڕاستی ئەوەیەکەوە سۆنی بەنیازە کۆمپانیای کارەکاوە بکڕێت کە خاوەنی ستودیۆی فرام سۆفتوێرن فرام سۆفتوێر چ دروست دەکا ئێڵدن رینگ و دیمن سۆلس و دارک سۆلس و بڵاتبۆرن بەڵێ خۆشەویستانم بۆ فەرمی یەکەم جار هەواڵەکە بەدەنگۆ بڵاوکرێ بەڵام لە پاش چەند ڕۆژێک بۆ فەرمی کۆمپانیای کاتەکاوە کە کۆمپانیایکی ژاپۆنیە بە فەرمی ڕیانگەیان بڵێ لەلایەن سۆنیەوە کۆنتاکتیان پێوە کراوە و نیازیان هەیە کۆمپانیای کارەکاوە بکڕن ببنە خاوەنی زۆرترین پشک لە کۆمپانیاکە 170یەکەی بکڕن کە کاتەکاوە خۆی 170 خاوەنی پشکەکانی خۆی تاسیەکەی کە دێنسنت و هەندە کۆمپانی دیکەیە مهم سۆنی دەیەوێت 170یەکەی بکڕی بە کۆمپلیتی ببێتە خاوەنی کاتەکاوە کە کاتەکاوە خاوەنی چەندین کۆمپانیای جیاوازە یەکێکیان بێگومان فرام سۆفتوێر ئێستا باسی دەکەم بەڵام کۆمپانی دیکەشان هەیە لە بوارەکانی ئانەمەی ژاپۆنی لە بواری میوزیک لە بواری زۆشتی دیکە بابەتی میدیایی و تەرفیهی جا کێشەیەکی گەورەشەیە لە ئۆنلاین دەڵێن ئەگەر سۆنی ببێتە خاوەنی ئەو هەمە کۆمپانیایەکەوە ئانەمەی ژاپۆنی دروست دەکەن سۆنی دەگەوێتە قۆناغی قۆڕخکاری و مۆنۆپۆلی مەناپڵیەک دەبیکەوە سۆنی دەستی بە هەسەر هەموو دنیای ئانەمەی دەگری لەبەرەوەی ئێستا خاوەنی کرانچی ڕۆڵ و چەندین کۆمپانیای دیکەیەکە دویشیان دروستکردنی ئانەمەیە سۆنی کارەکاوەش بکڕی هەر بەجارێکی کەس ناتوانێت نافسی سۆنی بکە لە بواری ئانەمی ژاپۆنی بێگومان نازانم یاساکانی ژاپۆن چۆن ئێستا زانین یاساکانی ئەمریکا چۆنن بەهۆی دادگایەکەی مایکرۆسۆفت و ئاکتیڤیژن بەڵام نازانم یاساکانی ژاپۆن چۆن لەسەر بابەتی قۆڕخکاری و ئەو بابەتانە مهم فرام سۆفتوێر لەلایەن کارەکاوە خاوەنداری دەکرێت ئەگەر سۆنی کاتەکاوی بکڕی کەواتە فرام سۆفتوێریش دەکڕی هەرچەندە سۆنی خۆی ئێستا نزیکەی چەند 120 لە بۆ 130 پشکەکانی فرام سۆفتوێر هەر سۆنی خاوەندارەتی دەکات ئەوێ ساڵێ بەشەشی کڕی بەس ئەگەر بیکڕی پرسیارە گەورەکە ئەوەیە هەون لە هەمێشتی هەموو خەڵکیە ئەوەیەکەوە یاریەکانی وەکو ئێڵدن رینگ و دیمن سۆلس و دارک سۆلسی ئیدی لەمە دوا بەشی نوێیان لێ بڵاو بکرێتەوە دەبنە یاری تایبەتی پلەیستیشن یاخود نا چونکە زۆربەی هەرە زۆری کات کەسێک سۆنی کۆمپانیا دەکڕێ ستودیۆ دەکڕێ 199.9 کۆمپانیاکە دەکەوێتە ژێر چەتری کۆمپانیای یاخود پرۆدەکشنی پلەیستیشن ستودیۆز دەبێتە ستودیۆک لە ستودیۆکانی پلەیستیشن و یاری تایبەت لە بۆ پلەیستیشن دروست دەکەن لە ماوەیەکی کاتی دێنە سەر پیسی بەڵام هەرگیز ئەکس بۆکس نابینن ئەوە کێشەی گەورەکەیتیان بەڵام دەشکرێ وەکو بەنجی تەعاموی لەگەڵ بکاتن چۆن ئێوە ساڵێ بەنجیان کڕی بە 3 ملیار دلاری بەڵام بەنجیان نەهێنە ناو پلەیستیشن ستودیۆسی بەنجیان یاریەکانی داهاتی خۆشیان لەسان پلتفۆرمەکان بڵاو دەکاتەوە بەڵام باوەڕ ناکەم فرام سۆفتوێر بەو شێوازەبی لەبەرەوەی فرام سۆفتوێر خۆی کۆمپانیای ژاپۆنیەوە پێشتریش یاریێکی وەکو دیمن سۆلس و یاریێکی وەکو بڵاتبۆرنیان لە بۆ پلەیستیشنی بەرەمێناوە چکە سۆنی خاوەندارەتی IP بڵاتبۆرن و دیمن سۆلسی دەکا و لەلایەن سۆنیەوە بڵاوکرایانەتەوە بەڵام ئێڵدن رینگ سەکەوتوترین یاری لە ماوەی 10 ساڵ لە ڕابردووی جیهان لەلایەن فرام سۆفتوێر دروستکراوە لە تاوای پلتفۆرمەکانیش بەردەستکرا بۆیە ژوا سەرکەوتوو بوو جا بەشی دومی ئێڵدن رینگ ئەگەر بێت سۆنی ئەو کۆمپانیا بکڕی دەبتە تایبەتی پلەیستیشن یاخود نازانم بەڵام ئەگەرێکی زۆر هەیە بەڵێ بۆیە لەبەر ئەو حاڵەتەش بەگشتی منیش زۆر خەڵکیش پێیان خۆش نییە سۆنیە و حرەکەیە دەکەم لەبەرەوەی کۆمپانیاکە بچووکتر دەکاتەوە لەوەی کەوا گەورەتری بکە بێگومان سۆنی
پێشینەیەکی باشی هەیە لەگەڵ ستودیۆکان کاری کردبی زۆربەی هەر زۆری ستودیوانی کڕیوێتی لە مای ڕابردوو بۆ منە ئینسۆمنیاکی بینە پێشایی خۆتان لە چەند ساڵی ڕابردوو سۆنی ئینسۆمنیاکی کڕی کاتە سپایدەرمانی یەکیان لەسەر پلەیستێشن 4 بڵاو کردەوە یاریەکە چەند تاقیەوە و ئینسۆمنیاک بەشی دووەمی سپایدەرمان دویان ینی سپایدەرمان مایلز مۆرالسیان دروست کرد سپایدەرمان دویان دروست کرد ڕاچێت کڵاچیان بڵاو کردەوە ئێستا خەریکی وۆڵڤرین و ڤێنەم و چەندین یاری دیکەن بەو شێوازە کۆمپانیاکە ستودیۆکە پەرەیسەند و گەورەتر بوو بەڵام لە هەمان کاتدا حاڵەتێکی وەکو کۆنکۆردیشمان هەیە کە ستودیۆیەکی وەکو ستودیۆکی کۆنکۆردی کڕیە و فایرۆڵی کڕی کە ستودیۆکە کۆنکۆردی بڵاو کردی و ستودیۆکە سەرکەوتو نەبوو یاریەکە سەرکەوت نەبوو سۆنی هەم یاریەکەی کانسڵ کرد و هەم ستودیۆکەشی داخست واتە هەم زۆرمانە بەڵام زۆر یەکەم زیاترە سۆنی ستودیۆ زۆر کڕیوە زۆر ستودیۆکان ئێستا لە حاڵەتی باشە هیوادارم ئەگەر بێت و سۆنی کۆمپانیاکەش بکڕی فڕۆم سۆفتوێری نەکاتە یاری تایبەتی خۆی نێکاتە ستودیۆی پلەیستێشن ستودیۆس فڕۆم سۆفتوێر وەکو خۆی ببینێتەوە سۆنی زۆر دەستکاری شتەکانیان نەکە بەس نرخی کڕینی فرۆشتنەکەش چەندە بە نزیکەی 3 ملیار دلارێک دەخەملێک کە پێم بە 3 ملیار دلار لە بە سۆنی پارێکی زۆرە بەڵام سۆنیا و پارەی هەیە و کاشەی لەبەردەستە ئێستا حالیان بەپێی راپۆرتەکان بی سەو سۆنی پێتخۆشە یاخود پێتخۆش نییە فڕۆم سۆفتوێر بێتە بەشێ لە ستودیۆکانی سۆنی یاخودنا و کەینێ ئەبدێتێکی بڵەتبۆڕنیش دەبینین کە پرسیارە گەورەکانەوەی خەڵک داوا دەکەن تکایە بڵەتبۆڕنی بکەنە 60 FPS لەسەر پلەیستێشن 5 بەنیە ئەبدێتێکی لەو یاری بنێرن فەقیری ئەو یاریان لەوەتی بڵاوکرێتەوە کوێستا هەر 1080 نەکراوەتە 4Kش بەرز نەکراوەتەوە تەنان لەسەر پلەیستێشن 4 پرۆژ ئەبدێت نەکرا ئێستا لەسەر پلەیستێشن 5 ئەبدێت نەکراوە و لەم هەفتە و لەمە یەک دو هەفتەیە لەسەر پلەیستێشن 5 پرۆژ ئەبدێت نەکراوەتەوە بڵەتبۆڕن لەسەر کۆمپیوتەرش بۆ نەکراوەتەوە کە یەکێکە لە باشترین یاریەکانی فڕۆم سۆفتوێر تاوە کوێستا دروستیان کردووە تایبەتە بە پلەیستێشن ئەوە تەواوی وردەکاریەکانی کڕین و فرۆشتنەکەیە هیوادارم نافتەکانی داهاتوو زانیاری زیاتری لەسەر بزانین سۆنی ئەبدێتێکی زۆر زەبەلاح و گەورەی بڵاو کردەوە لە بۆ ئامێری PS پۆرتال کە پێم وابی ئێستا و ئامێرە بەو شێوازەی پێشتر بێسوود نەما واتە بێسوود نییە ئێستا تقریباً تمام بڵێم سوودێکی هەیە ئەویش چیان بەردەست خستیان PS Plus Cloud واتە پێشترێ و ئامێرت بەکارهێناوە من کە خۆم ڤیددیۆیەکیشم لەسەری کرد یان لە بەرنامە سفرەک ژیری ئەنبۆکسم کرد و باسم کرد هەفتەیەش تاقم کردەوە بەڵام ڕیڤیو تەواو نەکرد لەبەرەوەی بەڕاستی ئینتەرنێتەکەم زۆر خاوە ئەو کۆنترۆلەر و شاشەیە هاندهێڵدش تاو نیە بەڕاستی ئەو پۆرتاڵە پێویستی بە پلەیستێشن 5 بووم بۆ ئەوەی یاریەکان بکەیت کاتێککە پێت دەکرد پلەیستێشن 5ەکەت پێ دەبوو پەخشەکەی لە پلەیستێشن 5 وەردەگرت اینجا یاریەکان دەکرێتەوە یاری دە پلی 5ەکە دەکرد بەڵام بە شاشەی پۆرتاڵەکەی بەو شێوازەی بوو دەبێت هەردووشیان لە سەیە خەتیمان لە سەیە خەتشنەبان تێک دەچوو خاو دەبەوە وێران دەبوو مهم ئێستا دەتوانی بەبێ پلەیستێشن 5ەکەش یاری پێ بکەیت لە ڕێگەی PS Plus کۆلێکشنەکە یاخود PS Plus Cloud واتە دەبێ ڤێرژنی پلەیستێشن Plus پریمیەمت هەبێت سۆنی نزیکەی 200 یاریێکی بەردەست خستووە ئەو یاریان دەتوانێت ڕاستەخۆ ستریم بکەیت کە یاری باشی تێدایە و ئەو کەسانی تاقیشیان کردووە تاوەکو ئێستا دەڵێن بەڵێ بەبێ پلەیستێشن 5 پۆرتال کار دەکا بەڵام کارکردنەکەی چۆنە تۆزێک لاگی هەیە کوالەتەکەی 720 یاخود 1080 کە دەڵێ مۆدەکەش بگۆڕی زۆر تەئسیل لە لاگەکەی ناکە دەڵێن لە بۆ یاری تاقیکەرەکان لاگێکی زۆری هەیە بەڵام لە بۆ یاری ئاکشن RPG-ەکان و ئەوانە کێشەی نییە یاخود کێشەکەی کەمترە مهم پێم وابی ئەبدێتێکی باشە ئێستا ئەو ئامێرە دەتوانرێت بەبێ پلەیستێشن 5 کاری پێ بکرێت ئەو کەسانی پلەیستێشن 5یان هەر نییە دەتوانن ئەو ئامێرە بەکاربێنن بەڵام دەبێت سەبسکرایبی پلەیستێشن Plus کۆلێکشن ئەوە پریمیەم کە نرخی 160 دلار ساڵانە گرانە لە کوردستان هەر بەردەست نییە دەبێت لە کاونتی ئەمریکی دەبێت ئینجا بیکەیت لە وڵاتە عەرەبیەکان هەر بەردەست نییە لە کاونت تورکی هەر بەردەست نییە پریمیەم بەکو دیلەکس بەردەستەکە کلااودەکەی لەگەڵ نییە مهم ئامێرەکە تۆزێک ماسفاتی زیاتری وەگرتیە بەڵام هێشتا قەنەعاتم پێنایە بیکڕم دەبێت ئیلا بگاتە حاڵەتێکی زۆر باش ئینجا پارەی پێ بدەم ئەگەر نا پارە پێ نادەم پارە لە پێ ئەبدێتێکی گەورە و زەبەلاح لە بۆ یاری کلیستۆ پرۆتۆکۆل لە بۆ پلەیستێشن 5 پرۆ ئێستا بەردەستە بەڵێن دەدا یاریەکە بێتە 8K لە 30 فریم و بێگومان 4K لە 6 فریم و بە فول ڕێ تریسینگیشە واتە 4K 6 فرێمەکە فول ڕێ تریسینگە جا تریدەرەکەی بڵاویان کردەوە سەنجار چێش بوو ئەو کەسانی تاقیشیان کردەوە سەرسامن بە کواڵەتی یاریەکە هەرچەندە خۆی یاریەکە هەندێک کێشەشتی هەر هەیە لە ڕووی گەیم پڵەی شتەوە زۆر یاریێکی باش نەبوو بەڵام سەرسامن بە کواڵەتی یاریەکە تەنانەت بە 8K تاقی کراوەتەوە بەڵێ پلەیستێشن 5 دەتوانێت یاریەکان بە 8K پلی بکە ئەگەر بێت و یاریەکە خۆی سەپۆرتی 8K بکە بۆ نمونەیەک لەو یاریانەش کلیستۆ پرۆتۆکۆڵەکە بە کواڵەتی 8K دەتوانێت یاری بکە هەرچەندە ئەپسکێلە بەڵام هەر 8K دەداتێ لە 30 فریم و 4K لە 6 فریم بە ڕێ تریسینگەوە بۆتە بە وێنە دانەکەشەوە سەرنجاکیشە
ئێستا ئەپدێتەکەی بەردەستە لەم هەفتەیەش کۆلێکشنی 30 ساڵی پلیستیشن بەردەست خرام کە کۆنسۆلی پلیستیشن 5 پلیستیشن 5 پرۆ کۆنترۆلەری دوال سنس و دوال سنس ئێج و پلیستیشن پۆرتال لە خۆ دەگرین زۆر خەڵکم بینی لە ئۆنلاین ئەنبۆکسی ئەو شتە جوانیان کرد کە بەڕاستی زۆر نازدارە کە بەڕاستی نرخی زۆر گرانە من پلیستیشن 5ەکەم کڕی بەڕاستی بۆیش ناتوانم جارێ ئەمە بکڕم بەڵام داهات و دانەیە کار دەکڕم بەڵام حاڵی حاضر دەستکەکە بێ کۆنترۆلەرەکە بێ من دانەیەک هەر دەکڕم لەبرێ و کۆنترۆلەرە لۆگویە ڕەنگەکەی لەسەرە کە زۆر پێم جوانە بەڕاستیات خۆی ئەو پلێتانم دەوێت بەڕاستی کە سۆنی و پلێتانە بڵاو کاتەوە یان لە مارکت بڵاو بێتەوە پلێتە ڕەنگە ڕساسێک کلاسیکانە بەڕاستی من دەمەوێ زۆر جوانم یعنی کارەسات جوانە بەڵام بێگومان سنووردارە و نرخیشی زۆر گران دەبێت دەربارەی سایبەرپانکی 2077 لە بۆ پلیستیشن 5 پرۆی ئەپدێت بکرێتەوە CD Projekt لە تویتەری بە فەرمی ڕایان گەیاند کە وتیان we currently have no plan for PS5 Pro patch واتە تاوەکو ئێستا حالیان هیچ پلانێکمان نییە تاوەکو ئەپدێتی پلیستیشن 5 پرۆی سایبەرپانکی 2077 بنێرین کە بەداخەوە لە بەرەوە یاریەکە گەر بێت تۆزێک ئەپدێت بکرێتەوە فریم ڕێتەکەی باشتر بکرێتە 6 فرێمی لۆک زۆر ناوازەتر دەبین بەڵام بەشە چیز من نزیکەی هەفتەیە کە پلیستیشن 5 پرۆ خۆم بەکاری دەهێنم و زۆرژی ڕازیمە و ئینشاڵڵا ڤیدیۆ ریڤیۆکەش لە هەفتەی داهاتوو بەردەست دەخەم بڵاو دەکەم لە یوتیوب پێتان دەڵێم کە شانی کردنی خودنا بەڵام بەشێک لە یاریەکان کێشەیان هەیە خەڵکێکی زۆرش لە ئۆنلاین کێشیان لەگەڵ دووسێ یاری هەیەک لەوانە ساڵن هێڵی دووە دەڵێن لە باتی ئەوە یاریەکە باشتر بکە یارەکەی خراپتر کردووە پلیستیشن 5 پرۆ ئەپدێتەکە وای لێ کردووەکەوە کێشەیەکی دروست کردووە پێ دەوترێت شیمرینگ کەەوە ڕنگ لەو گۆڕی دەزوڵێ جا کۆنامی وتی ئەمە ئاگاداری ئەو کێشەین و لە ئەپدێتی داهاتوشمان ئەو کێشەیە لە بۆ پلیستیشن 5 پرۆ چارەسەر دەکەین و یاریی دیکەش کە تۆزێ فرێمڕەتی دادەبەزی لە باتی بەسەکەویتن یاری ئاڵمۆیک دووە کە ڕێمەدی وتی ئەمە ئاگاداری شتین بابێتێک چارەسەری کێشێش دەکەین لێمە لای هەواڵەکانی کەسبۆکس لە کەسبۆکس بەردەوامە لە ڕکلامە نوێیەکانی نوێترین ڕکلام و ئادی نوێی خۆشی دەڵێ دەتوانی یاریەکانی خۆت بە کلااود ئەنجام بدەیت پێشتر تەنیا یاریەکانی گەیم پاسە دەتوانانی بە کلااود بکرد بە بەڵام ئێستا یاریەکانی ناو کۆنسۆڵەکەت ئەو یارانی کە ئینستۆڵت کردووە مەسەن یاری هەیە لە گەیم پاسی نێت کڕیوە بەڵکو خۆتە کڕیتە وەرەنا کۆنسۆڵ بەردەستە ئێستا توانین لە ڕێگەی کلااود ئەنجام دێت جارەسە مۆبایلە تابلێتە هاندهێڵدێکە هەر ئامێرەکە دەتوانی ئەنجامی بدەین واتە یاریەکانی خۆت بکەی وەک هاوشەوەی پلیستیشن پۆرتاڵەکە چەندین پریڤی جیاواز لە بۆ یاری ئەڤاوت بڵاو کرایەوە و لە ئۆنلاین بەتایبەتی IGN وانە هەندێک دیمەنی نوێشیان بڵاو کردەوە کە تۆزێک باسی ئەویان کردکە و کارکتەری تۆ یاری پێ دەکەی دەتوانی بە تەواوەتی کەستەمایزی بکەی واتە هەموو شتێکی بگۆڕی و ئەو شتانەی کە هەڵی دەبژێری ئەو حیوارانە هەڵ دەبژێری و ئەو باکستۆری دەیدەیت هەیە چیرۆکەی باگراون دەیدێت هەر هەمووی کاریگەری دەکاتە سەرەوەی کە چۆن لە یاریەکە دەچێ پێش و تۆ لێک کادر دەتوانین دوو سیلاح دوو وەپن بەکاربێنی یاخود دوو شمشێرە جادوویەکە هەر شتێکە دەتوانین دووخڵ بەکاربین لێک کاتدا هەندێک کاراکتەر هەیە کە دەتوانی قسەی لەگەڵ نەکەی هەندێک دوژمن هەیە دەتوانی بەستێڵ بیان کوژی یان نیان کوژیم و یاریەکە تەواو جیهانی کراوەیە بەڵام بەداخەوە 30 فرێمە لەسەر یەکس بۆکەس نەکراوەتە 6 فرێم تاواکو ئێستا هیوادارم پەشیمانمنەوە بیکەنەوە 6 فرێم چکە بەڕاستێکە 30 فرێم من یاریەکە ناکەم تااقەت یاری 30 فرێمە نەماوە بئیلا 6 فرێمێ چکە عیبە یاری ئێستا 2024 30 فرێمی لەسەر پلیستیشن 5 یاخود Xbox Series کواڵەتی کەمکەوە بیکە 2K میکە 4K بیکە 1080 بەڵام 6 فریم هەر بدا مهم پریڤیۆکان زۆر باشن لەسەر PC بەڵام مەسەر Xboxی هێشتا نازانین و چاوەڕێن لە داهاتوو کات یاریەکە بڵاو دەکرێتەوە زیاتری لەسەر بزان خۆشەویستانم ئەوش پرۆگرامی سفر ژیری بوو هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بی هیوادارم دوگمەی لایک و سبسکرایب لەبیر نەکەن ئەگە بە یوتیوبی تەلەڤیزیۆنی سەیر دەکەن دەتوانین تۆزێک دوگمەی سەرەوە دابگری دوگمەی لایک لەبیر مەکە تۆزام زۆربەتان لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوەی ماڵەوە سەیری بەرنامە دەکەن چاوتان ماز دەکەم تا ئەڵقەیەکی دیکە هەفتەیەکی دیکە بە کۆمەڵە زانیاریی دیکە بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ